کاک تۆجان دەست خۆشە بەرنامەکە و وەڵام من لەسەر خاڵ قسەکەم ئەویش نەبوونی توێژەرە بەڕاستی یعنی مەکتەبی و 700 تەلەبێ 400 تەلەبێ توێژەری نییە من یەکی مامۆستا 25 سەمەیە بەڕاستی یعنی هەر پێڕاگەم بەشی وانە و دەرزەکەی خۆم کەم بەڕاستی لەگەڵەوە شەمە تەرخەمی ناکەین بێومێدیش نابین کۆڵیش نادەین یعنی دەوری توێژەری شەبینین و بەردەوامش خەریکەمی لەگەڵام بەڵام توێژەر ئیشەکەی ئەوە کە لێ کۆڵینۆ لەسەر چیکە لەسەر هەموو تایبەتمەندیەکانی تەلەبەکە توێژەر گرنگە ینی بۆچی گرنگە لەوە چی ئەو قوتابێک کێشەی کێ بەجددی ناتوانێت لەگەڵ باوکە قسەکە لەگەڵ دایکە ئەتوانێت لە ڕێی توێژەرەکەەوە ئەگە تووشی کێشەیەکیش بێ توانی بە ئاسانترنی شێوەی هێوریکەیتەوە ئێمە مامۆستاش پێویستمان ینی بەجددی پێویستمان بە توێژەر ئەتوانی ئێمەش ئیسفادە لەو توێژەرەکەین ینی ئێمە شایانی هەڵێن قوتابیش شایانی هەڵەیە کەواتە ئەوەی کە خۆت باسیکرد نەبوونی ڕاوێژکار لە قوتابخانەکانە بەڕاستیمە زیانێکە بەرامبەر پەروەردە بەڵام سێرەکەی لە خوێنگە ئەهلیەکانە زۆر گرنگی بە توێژەرە درێ مەسەلەی تێکەڵبوونی قوتابی زیرەک و مەسەڵەن ئاز لاوازوانە ئەوان دەستیان کراوەترۆک لە ئێمە ینی ئێمە لە مەکتەبە حکومەکانە بەجددی پامەندی کۆمەڵی یاسا و ڕستین تۆ ناتوانیت لا بدی لەو یاسا جوانە دەستەکانە خۆش بێ خۆزگە بە خۆزگایە مەسەلەی توێژەری دەرونی و کۆمەڵایەتی کە دەرووناسی مراهق خوێنن دەرووناسی کۆمەلگا دەخوێنن دەرووناسی مرۆڤەکان دەخوێنن ڕاستە من و تۆژەگە پەروەردەمان تاوکو دو شتێکمان خوێندو بەس کەم خوێندوبانە وەکو ئەوە نییە 4 ساڵ بۆ نمونە بەڕێزێکە تایبەت بەس بە ئیشی لەسەر دەرووناسی و دەروون دروستی و لەسەر کۆمەڵناسی و لەسەر ئەوانە کردێ بۆیە ئەوان تەجروبەیان زیاترە ئەوان زیاتر دەتوانن هونەری مامەڵەکردنەکە زیاتر بگونجێنن کۆدی قوتابەکان بدۆزنەوە من هەمیشە ئەمە وتۆ لە قوتابخانەکانی خۆشماوت ئێستا ڕۆژ بە ڕۆژ کێشەکان زۆرتر بووە ئێستا جاری وایە یەک تەلەبەیەک بۆ خۆی مەملەکەتێکە یەک تەلەبەیەک بۆ خۆی بەقەت پۆلێکی جاران بەڕاستی کێشە و ناڕەحەتی و بێتاقەتیە کێشەکان ئێستا جیاوازە بە هەموو سلێمانی و هەولێر و دووهۆکە تۆ لە هەفتاکان و هەشتاکانە فکرێ هاوڕەگەزبازی نەبوو نەبیسترا و زۆری شەرمن بوو ئێستا ئەتوانین بڵێن هەفتانە دکتۆرە پسپۆرە دەرونیەکان دەڵێن دکتۆرجان ئەم جۆرەشتانە و ئەم جۆرە بیر بۆ چوونان و ئەفکارانە دایک و باوک باسی دەکات پێشتر خیانەت نەبوو پێشتر مۆبایل نەبوو پێشتر پۆڕن نەبوو پێشتر سایت و پەیجە خراپەکان نەبوو کەواتە هەموو ئەمانە بە زمانی حاڵ پێمان دەڵێ کە بەڕاستی دەبێ هەم خەمی خۆمان بخۆین خەمی خێزان و خانەوادەمان و کۆمەڵگاکەمان دەبێ بێئومێدی و بێهیوایی لە قوتابیەکانمان و لە کۆمەڵگاکانمانە کەم بکەین